مانە کۆمەڵی پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز. دکتۆر زانا مەلا خالید بەرپرسی لقی دوی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانە. کاک دکتۆر زۆر بەخێر بن، گەلێک سوپاس ماندووش نەبن، دەزانین ماندوون. سوپاسانەکەین بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بە گوتارەکەی سەرۆک بارزانی دەست پێ بکەین. لە وتارەکەی سەرۆک بارزانیدا زیاتر تەرکیزی لەسەر جێبەجێکردنی دەستور و فیدراڵیەت بوو. هۆکاری ئەمە چێ؟ ئایا عێراق دەستوری بە تەواوی پێشێل کردووە، نایەوێت جێبەجێ بکە، دەیەوێت لە فیدراڵیەت دوورکەوێتەوە؟ ئەمەش عێراق بەرەو چۆ دەبا؟ زۆر سپاس کاک حاکم، سپاس سڵاو لە جەنابت و لە بینەرانی عزیز. طبعا لە وتارەکەی جەنابی سەرۆک بارزانیدا ئەمڕۆ بەڕوونی پەیامەکان ڕوون بوون بۆ هەموو ئەو عقلیەتانەی لە پشت ئیدارەدانی ئەم حکوومەتە بەناو فیدرالیەی عێراقدان، چونکە ئێمە لە ساڵی 2003 کە بەتەکید چونکە ئەم عقلیەتەی هەیە ئێستاکە و ئەم حکومڕانیەتەی هەیە لە عێراقدا حکومڕانیەتێکی مرکزیە نەک فیدرالی. کەمە لە عێراق لە 2003دا بنیادنرا، هەمومان چاوەڕوانی بووین گەلانی زانە ینی خۆ کوردیش بەشدارە لە بەغدا لەوێدا، ینی ئەو لەگەڵ ئەو عقلێتە بەڵێ ویستم پێت بڵێم کە ئێمە هەمومان گەلانی عێراق هەمووی بەبێ جیاوازی ئەوەی چاوەڕوانی بووین لە عێراقی نوێدا عێراقی فیدرالی بوو، ئەمە نەهاتە دی. بۆیە ئەمەی ئێستاکە هەیە عێراق دەیکات عقلیەتێکی مرکزیە، ئیدارەدانێکی مرکزیە و بە تایبەت بەرامبەر بە هەرێمی کوردستان کە دەیکات مرکزیانە مامەڵە لەگەڵ بۆ هەرێمیش و بۆ عێراق. بەڵێ بێگومان مرکزیانە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات، ئەوەی لە ڕابردوودا هەبووە. ینی هیچ سیستەمێکی فیدرالی یان پەیڕەو نەکرا بەرامبەر بە هەرێمی کوردستان. بۆیە وەک جەنابی سەرۆک بارزانی فەرمووی هەموو هەڵبژارنێک گرنگە، هەموو هەڵبژارنێک چارەنووس سازە، بەڵام هەر یەکەیان گرنگی خۆی هەیە. بەتاکید ئەم هەڵبژارنەی داهاتوو بۆ ئێمە بۆ گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی هەموو پارتە سیاسیەکان گرنگی خۆی هەیە. بەمەرجێک ئەگەر ئێمە یەک ئامانجی دیاریکراومان ینی یەک گرتوبوو یەک گوتارتان هەبێ. زۆر باشە، من دێم بۆ سەرەوانە. کاک زانە سەرۆک بارزانی ئاماژەی بە خاڵێکیکەی زۆر گرنگدا گوتی پارتی هەر پێشەنگە لە شکان نایەت و هەرێمی کوردستانی لە شکان نایەت. ئەوانەی نەیاری پارتین یاخود دژایەتی دەکەن، چ بە تەنیا چ بەگەل لە کۆمەکێ هیچیان پێ ناکرێت. ئەم پەیامە بۆ چێیە؟ زانی خۆی کوردستان استراتیژیەتی پارتیە. کوردستان باشە کە کوردستان استراتیژیەتی پارتیە، پارتی ئەم خاوەنداریەتەی قەزیەی گەلی کوردستان دەکا بە درێژایی تەمەنی خۆی و بەر لە تەمەنی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانیش. ئەمە ڕوونە کە هەر کاتێک پارتی بەهێز بێ، کوردستان بەهێز دەبێ، قەزیەی گەلی کوردستان بەهێز دەبێ و لە دەستێکی ئەمینیشدا دەمینێتەوە. بۆیە هەموو ئەوانەی کە لە ڕابردوودا هەوڵیاندایە بە درێژایی مێژ و هەوڵیاندایە قەزیەی گەلی کوردستان لەبار ببەن و ئەم پرسە چارەنووس سازانەی لە لای گەلی کوردستان هەیە لە بیر گەلی کوردستانی ببەنەوە، هەوڵیانداوە تیرەکان بەڕووی پارتی دیموکراتی کوردستان بێت، چونکە پارتی خاوەنداریەتی ئەم قەزیە دەکات. بۆ ئێمەی پارتیەکان ئەمە شانازیە کە خاوەنداریەتی ئەم قەزیە گرنگە بکەین. بۆیە هەر تیرێک لە لای نەیارانی گەلی کوردستان بەرەو لای پارتی دیموکراتی کوردستان بێ، لە سەرنجام بەرەو گەلی کوردستان و قەزیەکێ. زۆر باشە کاک زانە، ئەو قسانە زۆر شت هەڵەگرێ. بەڵام ئێوە هات باسی بانگەشەی هەر سەرۆک بارزانی ئاماژەی پێدا هەیە منانە و لە سەرخۆ و سەردەمیان نەبێ. من دەمەوێت بێمە سەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. دەبینین بانگەشەی ئەوان خوبات تاڵەبانی لە بەردەم شاشەیەکی تیڤ دانیشتووە و لەبێەوە ئاماژە بە بانگەشەیەکی هێمنانە و لە سەرخۆ دەکات. پێت وایە بانگەشەی یەکێتیش هێمنانە و لە سەرخۆیە وەگەوەی پارتی دەیکە؟ وڵاهی ئەم گلەیەکم لە کاقوبات هەیە بگین. کاقوبات دەبووە لە پێش شاشەکە کە دانیشتێ و بانگەشە بۆ یەکێتی دەکات لە هەولێر لە دەستپێکدا سوپاسی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بکات کە ئەگەر پرۆژەی ڕووناچی جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی نەبووە، کاقوبات تاڵەبانی نەیدەتوانی ئەو شاشەیە پێ بکات لە هەولێر و لەبەردەم ئەم کارەبا و شاشەیەدا ڕێکلام بۆ یەکێتی بکات. چونکە هەموو پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەبووە بەبێ جیاوازی لە بۆ خەڵکی کوردستان و جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی قیادەی سیاست و دیدگای پارتی دیموکراتی کوردستانی کرد لە حکومڕانیەتی هەرێمی کوردستاندا و جەنابیان سەرکەوتوو بوو لەم پیادەکردنەی دیدگای پارتی دیموکراتی کوردستان لە حکومڕانیەتدا.
ئێمە هێمنانە بانگەشە دەکەین یعنی ئێوە پارتی دیموکراتی کوردستان ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەمری جەنابی سەرۆک بارزانیە کە هێمنانە بانگەشە دەکەین ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان خەرمانی حکومڕانیەتمان دەستکەوت و سەروەریەکانمان هێندە زۆرن کاتی ئەوەمان نیە باسی لایەنە سیاسەکانی دیکە بکەین تەنها وەسفی کارە باشەکانی خۆمان بکەین ئەمە کیفایەتە بۆ ئەوەی سەر بەرزانە داوای دەنگ لە زۆر باشەکەواتە کاک بزانە ینی لە ڕووی کورسیەکانەوە ئەگەر با ڕاشکاوانە قسە بکەین هەر هەولێر هەر هی پارتیە و زۆرترین کورسیەکان بەدەستێن دەزانی هەولێر و کوردستان بە شێوەیەکی گشتی هەولێر و کوردستان بە شێوەیەکی گشتی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی دەیەوێت ئەم قەزیەی هەیەی ئەم دەستکەوت و سەروەریانەی هەیەی لە دەستێکی ئەمیدی دابهێڵێتەوە دەستێکی پارێزراوبی تاکە دەستی پارێزراو لە کوردستاندا لە ڕابردوو مێژوو پێمان دەڵێ و ئێستا کەش لە ناو هەموو ئەو دۆخانێ هاتە پێشمان پێمان دەڵێ شایدی دەدا کە تاکە دەستی پارێزرا و پارتی دیموکراتی کوردستانە خەڵکی کوردستان ئێمە شەرخۆمان بەخاوەنی کوردستان باش ئەم زۆرم پێ سەیرە ینی ئەوان باسیوە دەکەن کە ئێمە بەهێزین لە بەغدا ئێمە بەهێزبووین لە بەغدا باش ئەگەر ئەوان بەهێزبوون لە بەغدا کە بنووکە قەڵێمێ قوتی خەڵکی کوردستان بڕا بەر لە جەژن قوتی خەڵکی کوردستان بڕا بۆ ئەم هێزەی خۆیان بەکار نەهێنا قوتی خەڵکی کوردستان نەبڕدرێ هەنێمە خەڵک دەبێت پرسیاریان لێ بکە بەڕاستی لەم بابەت باش کەواتە کاک زانانی تۆ لەسەر ئەو ڕای تەنها و تەنها پەیامەکان یاخود دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان کوردستانیانەیە وتارێکی کوردستانیانەیە پارتی دیموکراتی بەرامبەری بەغدامە بەستمە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی قەزیەی گەلی کوردستانە و ئەم قیادەیە دەکات بۆ گەلی کوردستان نەک بۆ تەنها بەرژەوەندیەکی حزبی بەرامبەر بە بەغدا طبعاً ئێمە زۆر ئاساییە لەگەلانە سیاسەکانی تریش یەک ڕنگ نەبین یەکگایان نەبین یەک بیرکردنەوە نەبین بەڵام ئەگەر ئەوانیش خۆزگە ئەوانیش وەکو ئێمە استراتیژیەتیان کوردستان دەبوو ئەم کات ئێمە دەمانتوانی بڵین ئێمە یەک ئامانجی دیاریکراومان هەیە کە کوردستانە کەواتە ئەگەر پارتی بەهێز بوو ینی کورتیش لە بەغدا بەهێزە کوردستان بەهێز دەبێت مانەوەی قەوارەکەمان بەهێزتر ینی بۆچی خۆی سا هەر پارتیمان نییە و دەیان حیزب و لایەنگری تر هەیە و حیزبی تر هەیە هاوپەیمانی تر هەیە دەزانی ئەمە خەڵکی کوردستان بڕیار دەدات ئەمە ناتوانین لە جیاتی هەموو خەڵکی کوردستان بڕیار بدەین بەڵام دەستکەوتەکانی پارتی سەروەریەکانی پارتی دیفاعکردنی پارتی لەمانەوەی گەلی کوردستان لەمانەوەی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان ئەوەمان پێ دەڵێت کە پارتی دیموکراتی کوردستان لە هێڵی پێشەوەی پارێزگاریکردن لە گەلی کوردستانە ئەمەی لە ڕابردوو بەرامبەرمان کرا ئەم عەقلیەتە مەرکەزیەی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان پەیڕەوی کرد تەنها پارتی دیموکراتی کوردستان لە هێڵی پارێزگاریکردن بوو لە کەواتە بۆچی خەڵک دەنگ بە پارتی بدا کاک بزانە بۆ ئەوە خەڵکی کوردستان پێ دوای ئێستا ئەمجارە دەنگدەری ئەوە زیاتر دەبێت بێگومان چونکە دەزانی خەڵک لەسەر چه ئەساس دەنگ بدا بەلایەنە سیاسەکان بە پارتی بەلایەنەکانی دیکە خەڵک دەبێت دیدگای پارتە سیاسیەکان ببینێ لە پارێزگاریکردن لە مافەکانیان و لە پرۆژانەی کە پێشکەشی دەکات پارتی دیموکراتی کوردستان لە ناو خۆی هەرێمی کوردستان حکومڕانێتێکی سەرکەوتووی ئەدا کردیە کە حکومڕانێتی سەرکەوتووی ئەدا کردیە پارێزگاکانی تری عراق ببینە ئێستاکە جیاوازی بکە لەگەڵ پارێزگاکانی لەم حکومڕانی هەر ئێوە بوون بە تەنیا یان یەکێتیشتان لەگەڵ بوو دەزانی خۆزگە هەموو لایەنە سیاسیەکان دەستباری سەرۆک وەزیران مەسرور بارزانیان کرد وایە بۆ ئەوەی لەگەڵی نەبووزانی خەڵک هەمووی دەبینیت کە لایەنە سیاسەکانی دیکە لە بەرپرسیارەتی ڕایان کردی هەمیشە ئەوەی کە خۆڕاگرانە مایەوە پارتی دیموکراتی کوردستان بوو باش ئێستا ئەمڕۆژ هەر ئەندامێکی مەکتەبی سیاسی لە بەرنامەی باسی ڕۆژ دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە بەم زوانە پێک نییە تا دوای هەڵبژاردن و خەتاکەش هی یەکێتی نیشتیمانی کوردستانە قسەت لەسەر ئەوە چییە بۆچی یەکێتی ناوی حکوومەت پێک بێت زانی بەداخەوە یەکێتی بە شانازیەوە باسی ئەوە دەکات کە ئێمە گەر قەنەعەتمانی حکوومەت پێک نایە ینی ئەمە زۆر دەزانی خەڵکی کوردستان دەبێ وەڵامیان بداتەوە لە هەڵبژاردن باشە تۆ دەی هەڵبژاردن دەکەی دەچێ ناو پرۆسەیەک ژمارەی کورسیەکانت هێندە نییە کە تو بتەوێت هەموو ئەوەی دەتەوێت ویستی خۆتە ئەوە بەدەست بهێنی و شانازیش بەوە بکەیت کە ببیە لەمپەر لە بەردەم پێکهێنانی حکوومەت ئەخر پێکهێنانی حکوومەت یەکێکە لە مقەوماتی گەلی کوردستان و هەرێمی کوردستان یعنی ئەوان دێن وەکو شانازی باسی دەکەن دەبێت گەلی کوردستان لێیان بپرسێت ئەمە شانازی نییە ئەمە تێکدانی قەواری هەرێمی کوردستانە لاوازکردنی هەرێمی کوردستان باش زۆر باشە کەواتە کاک زانە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ تا من قەنەعەتم نەبێ حکوومەتی هەرێم پێک نایێت ئەم قسەیە چواتایشی ینی ئەوان بەشدار نابن
نایەنەوێ بەشدار بن، نایەنەوێ هاوبەش بن، نایەنەوێ حکوومەت پێک بێ. نانەوێت کوردستان بەهێز بێت. چۆن؟ چونکە ئەگەر کوردستان بەهێز بوو لە خزمەتی کێیا بێ ئەگەر کوردستان لاواز بێ، دەزانانی ئەگەر کوردستان بەهێز بێ. بەڵێ بەو پەڕی شانازیە وەکو باسم کرد ئێمەی پارتیەکان شانازی دەکەین کە بەهێزبوونی کوردستان هاوتایە لەگەڵ بەهێزبوونی پارتی دیموکراتی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بوو، قەوارەکە بەهێز بوو، ئەوان وای دەبینن کە ئەمە پارتی دیموکراتی کوردستانە بەهێز دەبێت، چونکە ئێمە خاوەنداریەتی قەزیەکە دەکەین. بۆیە ئەوان پێیان وایە ئەگەر حکوومەتەکە لاواز بێ پارتیش لاواز دەبێت، حکوومەت پێک نێ پارتیش لاواز دەبێت لە حکومڕانێت و لە هەرێمی کوردستان و قەوارەکە بە شێوەیەشی گشتی لاواز دەبێت. زۆر پێم جێگای سەرسوورمانە سەرۆکی پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستان بەم شێوازە مخاتەبەی خەڵکی کوردستان بکە بڵێ منم نامەوێت حکوومەت پێک بێت. ئەمە چه شانازیەکە دەیکە؟ باش ئەگەر حکوومەت پێک نەهات، ینی چی دەبێت پارتی دیموکراتی کوردستان دەڵێ هێزی یەکەمە خۆی بە خاوەنی کوردستان دەزانێت دەبێت چ بکات؟ لە هەموو قۆناغێکدا بڕیاری پێویست لە کاتی پێویستدا درێ ئەکرد قیادەی سیاسی ئێمەش لەم بابەتەدا دراسی وردی هەیە و هەموو مڕونەتێک نوێندرا بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و دەرگای بەشداریکردن بۆ هەموو پارتە سیاسیەکان واڵاکرا لە دەستپێکی یعنی هەر ڕاستەوخۆ دوای هەڵبژاردنەکان. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاکە ئەمەی کە ویستیان 50 بە 50 بێت 50 بە 50 بێت لە ڕابردوودا و دیستان داوایان دەکردەوە، ینی ئەمەی ئێستا پێیاندرایان نزیکە لەم بابەتە و هەموو دەرگایەکیان بۆ واڵەکرایە و نەرمی نواندنیش نوێندرایە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام وەکو خۆیانە مشایەدی خۆیان دەیدەن و خۆیان ئیعلانی دەکەن ئێمە نامانێت حکوومەت پێک بێ، ئەوان خۆیان دەڵێن کە گوتیان ئێمە نامانێت حکوومەت پێک بێ، لەیان پرسێت کەواتە ئێوە ناتانەوێت کوردستان بەهێز بێت. بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیەتی؟ وەڵامیان دەبێت لە خۆیان بپرسن. وەڵامێکی مەترسیدار بوو. بەڵام من دەمەوێت پرسیارێکی کە بکەم کاکزانە کە دەڵێن هەرێمی کوردستان ئەمە هەرێمی خەڵکی کوردستانە بە هەموو لایەنەکانیەوە بە ئەوەی لە کوردستان دەژی، ئەوەی پارتی سیاسی لە کوردستانە، بۆچی بە تەنها ئێوە خۆتان بە خەمخۆری کوردستان دەزانن؟ بۆچی دەڵێن ئێمە پارێزەری هەرێمی کوردستانی لایەنەکانی تریش خۆ هەر لە ناو هەرێمی کوردستان بۆچی ئەوان خۆیان بەوە نازان؟ بەڵێ کاک حاکمیەکەم ئەمە مێژوو ئەوەی سەلماندیە، ئێمە نین وا دەڵێ مێژەوەی سەلماندیە، هەموو ئەو ڕووداوانەی هاتینە پێش لە ڕابردوودا تاوەکو ئێستا ئەمەی سەلماندیە. دووەم ئەمڕۆکە لە دەقی وتارەکەی جەنابی سەرۆک بارزانی داهات ئەمری کرد کە نوێنەرانی ئێمە کە دەچنە بەغدا نوێنەرایەتی هەموو گەلانی عێراق بکەن، هەموو پارێزگاکانی عێراق بکەن، بەرگری لەوانە بکەن کە مەزلومن بە کوردێک و بە عەرەبێک و بە تورکمانێکیشەوە. ئەمەیە دیدگای جەنابی سەرۆک بارزانی بۆ ئێمەی پارتیەکان کە ئێمە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک بکەین و فعلا ئەمە سیاسەتی پارتی، ئەمە دیدگای سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان. باش کاک زانە وەکو دوا پرسیاریش کاتم زۆر کەم ماوە، ئەگەر هاتوو لە دوای ئەم هەڵبژاردنە عێراق وەکو ئەوەی سەرۆک بارزینی دەڵێ پابەندی دەستور نەبوو، مادەی 140 هەموو مادەکانی تر جێبەجێ نەکرا، هەوڵی حکمی مەرکەزی درا لە بری فیدرالیەت. ئەگەری هەڵوەشانەوە هەیە لە بەرەوەی ئەندامێکی مەکتەبی سیاسی ئێوە دەڵێ عێراق بەرەو هەڵدێرە چێ ئەگەر وانەکە خۆی دروست دوای عێراق بەرەو هەڵدێر دەچێت. ینی ئەم پەیامەی جەنابی سەرۆک بارزانی ئەمڕۆکە ڕوون بوو کە جەنابیان بەبیر هەموو لایەکی هێنایەوە کە ئەم مادە دەستوریانە پێشێل کراینە، جێبەجێ نەکرایە. مە دەستور دەبێت هەمومان کۆ بکاتەوە، هەموو لایەنە سیاسەکان هەموو گەلانی عێراق. ئەگەر دەستور جێبەجێ نەکرا بە تاکید عێراق بەرەو هەڵدێر دەچیت کە بەرەو هەڵدێریش چۆ لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا. وتم دوا پرسیار، بەڵام ئەم پرسیارش دێتە پێشێ. پێشبینیەوە دەکەن زۆرترین کورسیەکانی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بیبات پشت ئەستور بە جەماوەری گەلی کوردستان و پشت ئەستور بەو خەرمانی پڕبەرەکەتی حکومڕانێتی پارتی دیموکراتی کوردستان ئێمە زۆرینەی کورسیەکانی هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق دەبێت. بەکرکوچیشەوە بێگومان زۆر باشە. دەستخۆش زۆر بەڕێزانە مەلاقالید بەرپرسی لەکی دوی پارتی دیموکراتی کوردستان. لێک سوپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان. کاتێکی خۆش. سوپاس بۆ ئێوە.